سەڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم یەکێک لەو ڕووداوەگەرمانەی کە لە ماوەی ڕابردوودا کە زۆرترین کاردانەوەی لە نێوان ناوەندە سیاسی و ڕاگەندەکان لێکەوتەوە بابەتی سەردانی بەڕێز نێچیروان بەرزانی بوو بۆ تاران و ئامادەبوونی بوو لە ڕێوڕسمی سەرخواردنی سەرۆکی نوێی وڵاتەکەدا. ئەوەی لە شێواز و پێشوازی پرۆتۆکۆلی سەردانەکە بینرا بۆ یەکەم جار بە فەرمی ئێران ئاڵای هەرێمی کوردستانی لە میانی پێشوازیکردن لە نێچیروان بەرزانی دانا ئەمەش بۆ خۆی کاردانەوەی گرنگی لێکەوتەوە بەشێک لە چاودێران پیان وایە بۆ خۆی ئەمە ئێترافکردنێکی زمنیە بە سەرۆر و سیادەی خاکی هەرێمی کوردستان و بابەتی نەتەوایی. پرسیارەکە ئەوەیە دەکرێت ئەم هەڵوێستەی ئێران وەکو هەڵوێستی فەرمی وەزارەتی دەرەوەی ئێران لێک بدرێتەوە؟ ئایا ئەمە دەکات ئەوەی کە نیەتی باشی ئێران بەرامبەر بە هەرێمی کوردستان بەرامبەر بە خاک بەرامبەر بە قەزەی نەتەوایەتی بەراورد بە ڕابردوو جۆرێک لە گۆڕانی بەسەردا هاتووە؟ ئایا ئەمە دەکات ئەوەی کە یان ئەمە هەر بۆ خۆی بابەتێکی پرۆتۆکۆلی ئاسایی و ناکرێت ئێمە مێژەی ڕابردووی ئێمە لەگەڵ ئەو وڵاتەدا لەبیر بکەین؟ بابەتی پەیوەندەکانی دەرەوەی نێوان هەرێم وڵاتانی دەرەوە بە تایبەت دەکەمەتەوەلێکی دیکە لەگەڵ میوانەکەم بەڕێز تانیا تاهیر ئەندامی حزبی سۆسیالیستی مرکزی کوردستان. تانیا خان سپاس بۆ ئەم دەرفەتە. بەدەر ئەوەی لە میدیا و ڕاگەیەندەکان باسکرا دەربارەی شێوازی پرۆتۆکۆلی سەردانەکەی بەڕێز نێچیروان بەرزانی و ئەو کارداناوانەی کە لیکەوتەوە، تۆ بۆ خۆت وەکو کەسێکی بە ئاگا چی تێگەشتی لەم هاوکێشەیە؟ لە ڕاستیە ئەگەر بمانەوەی قسە لەسەر ئەو دەرەنجامە بکەین کە لە ئەنجامی سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ مەراسیمی ڕسمی سوێند خواردنی سەرۆکۆماری جمهوری ئیسلامی ئێران، ئەبێ بگەڕینەوە بۆ ئەو هەنگاوە سیاسیانەی کە لە ماوەی ڕابردووە لە سەرۆکایەتی هەرێم و جەنابی سەرۆکی هەرێم ناوێتی بۆ ڕێکخستنەوەی پەیوەندی سیاسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتێکی دراوسێوەکو دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران کە یەکێکە لە دەوڵەتە هەرە کاریگەریەکانی ناوچەکە و هەرە کاریگەریەکان لەسەر سیاسەتی ناوخۆ و دەروی کۆی عێراق و هەرێمی کوردستان خۆشی. وێ ئەم هەنگاوە هەنگاوێکی گرنگە ئەگەر لە دوایە قسە لەسەر بابەتەکانی تێکین ئەگەر قسەی تریش هەڵگرت بێ هەر خودی بانگێشتکردنەکە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان بۆ مەڕای سیمێکی ئاوا شایستە و پێشوازیکردنی لە فڕۆکەخانە نێودەوڵەتەکانی خۆیان و دیتاری تایبەت لەگەڵ سەرۆکۆماری نوێی کۆماری ئیسلامی ئێران ئەمانە بۆ خۆی بابەتگەلی گرنگن کە ئێمە ئەکرێ بڵین هەرێمی کوردستان لە ئێستاە کیانی سیاسی قاری سیاسی هەرێمی کوردستان قۆناغی باشی بڕیوە توانی بەتی بگاتە قۆناغێ کە لە ئاستی دەوڵەتە تەعاملیان دانپێنانێکی نافەرمیە چکە دانپێنانێکی نافەرمیە بە کیانی سیاسی قاری سیاسی و بە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانە ئەندێت. باشە تانیا خانویانی بۆ نمونە ئەم شێوازە لە مامەڵەکردنی ئێران لەگەڵ هەرێم و سەرکردایەتی کورد ئەمە بەبێ ئاگاداری حکوومەتی عێراقی بۆ نۆخۆ دانانی ئاڵا لانی کەم بە حکومی تا ئێستا لەگەڵ حکوومەتی عێراق لە چوارچەوەی حکوومەتی عێراق دێن ینی جا نەبینێتەوە. ئەمە ناکاتەوەی کە کاردانە و نیگەرانی حکوومەتی عێراق بە دوای خۆی دابێنێت. ئەمە لە ڕووی دەستوری یاساییەوە ڕێگەپێدراوە شتێکی ئاساییە. بێگومان خۆی لە ڕاستی ئەگەر ئێمە وەکو ڕاستیان حقیقەتێکی یاسایی تەماشای بابەتەکە بکەین ڕێکخستنی سیاسەتی دەرەوە پەیوەندیەکانی دەرەوە ئەمانە لە تایبەتمەندی اختصاصەکانی حکوومەتی ناوەندایان حکوومەتی فیدراڵایە ئەمە لە چوارچێوەی تایبەتمەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە نییە و بێگومان ئەمە دەوڵەتێکی وەکو عێراق کە هەرێمی کوردستانی تایە کە ئێستا شەڕی کەمکردنەوەی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان و بچووکردنەوەی قوارە سیاسیەکایەتی بەم جۆرە دانپێیانانە یان بانگێژنامە فەرمیانە دڵنیام کە نیگەرانێکی باشی لێکەوتوەوە و هەر نەتیجەکەش ئەوە بکە ئەو هەڵکردنی ئاڵای فەرمی هەرێمی کوردستان لە پێشوازی سەرۆکی هەرێمی کوردستانە دا ئەمرێ بەبێ بوونی ئاڵای عێراق ئەمە نیگەرانی بە دڵنیای نیگەرانی سەرکردایەتی سیاسی و حکوومەتی عێراقی لێکەوت بێتوانێت کە نیگەرانەکانیان گیان بێتە باشە. هەڵوێستێکی ئەم جۆرە ینی لە ئێران چاوەڕوانکرا بوو بە عێراق بۆ نمونە خۆ ینی بابەتی دەسەڵاتی هەژمونی ئێرانی لە عێراق ینی دیارە بە ئاشکرا دەتوانێت شەقامی عێراقی لە ئێران و بجوڵێنرێت. ینی ئەمە بەبێ ئاگایی ئێران خۆی کراوە یا خۆت بەم بەست ینی ئەمە کراوە بۆ دەتوانین بڵین لە دوو کاوانەدا ئەمە جۆرەکە لە گۆڕینی هەڵوەستی ئێستای سەرۆکۆماری نوێی ئەم وڵاتە بۆ هاوکێشەکان لە ناوچەکەدا. خۆی ڕاستیەک هەیە ئێران دەوڵەتێکی بەهێز دەوڵەتێکی دامەزراوە دەوڵەتێکی بەتوانە لە ڕووی پرۆتۆکۆلی لە ڕووی سیاسیەوە دەوڵەتێک نییە پەرتەوازە بێ بە تایبەتی لەسەر ئاسی سیاسەتی دەرەوە و ئەگەر چی گۆڕانکاری بەسەر کابینەکان نابێت سیاسەتێکی کۆمەڵە هێڵی گشتی هەیە کە کاری لەسەر و هێڵەکانی ڕوونە پێم وایە من ئەمە پەیامێکی ڕوونە بۆ سەرکردایەتی
سەرکردایەتی سیاسی عێراقی ئەو عەرەبی لەناو عێراقا کە ئێمە ئەتوانین دان بە هەرێمی کوردستانە ئەنێن و هەرێمی کوردستانیش ئەگەر چی مووقفمان هەبوو لەسەر پرۆسەی ڕیفراندۆم یان پرۆسەکانی تر بەڵام ئێمە خوێندنەوەکی جیاوازمانەیە و ئەتوانین بڵێن ئەمانە کاریگەریەکی گرنگیان هەیە لە پرۆسەی گۆڕانی سیاسی لە ناوچەکەیە بۆیە ئاڵای ئەوان لە پاڵای ئاڵای ئەمە پرسیارێکی گرنگتانیا خانم ئەمە مەسەجێکی پێم وا بێ ڕوونە بۆ سەرکردایەتی عێراقی باشە پرسیارێکی گرنگە لێرەدا بۆ نمونە چی وای کرد یعنی ئێران ئەم ڕوانینە ئەم تێڕوانینە جیاوازەی بۆ پێگەی هەرێم لە ئێستادا هەبێت خۆی زۆر هۆکار هەیە لە ڕاستیە بەشێکی ئەو شڵەژانەیە کە لە ناو شڵەژانە سیاسی و یان ناسەخاندیرە سیاسی کە لە عێراقا هەیە ئەو ناکۆکی سیاسیانی نێو ماڵی شیعی چونکە هەمیشە ئێران ئەوێ ماڵی شیعی ئەو ماڵە بێ کە خۆی بتوانێت کۆنتترۆلی بکات و هیچ کامیان لە دەستی خۆی دەرنەچێت بۆ تاواکردنی هیلالی شیعی لە ناوچەکەیە کە بەشێک لە شیعەکان دۆستن لەگەڵی و بەشێکیشی تا ئێستا نەیانتوانی دۆستایەکی تەواو بۆ سیاسەتی ئێرانی دەرببڕن بەحکومێ بەشێکیان پشگیری سیاسەتەکانی ئەمریکاکان لە ناو عێراقا ئەمە بەشێکی ئەوەیە بەشێکی پەیوەندی هەیە بۆ سیاسەتە ئابوووریەی کە هەم ئێران پێویستی بە هەرێمی کوردستانە و هەم هەرێمی کوردستانیش پێویستی بەوانە کەواتە ئەمە سیاسەتی ئابووری تەواوکاری هەیە لە بینی هەرێمی کوردستان و لە بینی ئێرانە هیچ کامیان بەبێ ئەوی ترێن ناتوانێت سیاسەتە سەرکەوتوو بێتیایە ئەو ژمارە بازرگانیە گەورەی کە ئێران هێتی لە ناو هەرێمی کوردستانە هێشتا نێتوانێت ببێتێتەوە بۆ ناو ناوچەکانی تر بەش دواتریان کە زۆر گرنگە بەڕای من سەرکەوتنی سەرکردایەتی سیاسی و سەرۆکاتی هەرێم پێوەی دیارە ئەو لە نقطەیە کە ئەمان توانیان لە دوای پرۆسەی ڕیفراندۆم کە زۆرێک لە دەوڵەتانی دراوسێ بە تایبەتی ئێران و تورکیا پشتیان کردە کیانی سیاسی هەرێمی کوردستان و لێدوانی جیاوازیان دژی کۆمەڵێک لە هەنگاوەکانی ئێمە بوون نتوانێت هەڵسەنگێک دروست بکات و سەردانە بەردەوامەکانە و پشوو درێژیە ئەو گفتوگۆ نەرمەیان سیاسەتە نەرمانەی ئەمە نەتیجەکەیە بەڕاستی ئێمە ئەفونکە ئەمەکی ئێستا ئێمە ئەیبینین نەتیجەیە یعنی بەس یەک تۆ سەنگاوی بڕێنەوە بۆ دواوە بۆ مێژووی خەباتی سیاسی و چەکداری کۆی نەتەوەی کورد لە ناوچەکەیە ئەبینێ ئەو ئاڵای هەمان ئەو ئاڵایە کە دوێنێ کرا بە کفنی قازی محەممەد لە ژێریا لە سێدارەدرا کە ڕێگە نەدرا تەنانەت ئاڵاکەکە ئەمڕۆ ئەم ئاڵای ئێران بە فەرمیانی ناکرێ بڵین ئێران ئەم ئاڵای نناسی لی تێکچوو لەگەڵ ئاڵای عێراقا ئاڵای عێراقەگەر بەوردی تەماشایکە خۆی دیزاینەکەی کردووە ئەی من ناکرێ خۆم دیزایانی ئاڵایەک بم دیزایانی سیاسەتێک بم دیزایانی خاکێک بم خۆم هەمووی دابڕێژمەوە خۆم ئەوی بکەم ئەمڕۆ بەڵام لێم تێک باشە تانیا خان بۆ منە ئێسانی گومان و دوودڵێت لای هاوڵاتی تەنانی لای بەشێک لە چاودێرانی سیاسی شەیەکە ڕەنگە ئەم سیاسەتی ئێران سیاسەتێکی فەرمی وڵاتەکە نەبێ بۆی بیوە جۆرێک لە عەتف و سۆزی کورد بەرامبەر بە خۆی بجوڵێنە بەتایبەتی ئێستا ئێران ینی چۆن ئەڵێ ینی پێویستی بە هەموو وڵاتەکەی لە ناوچەکەدا بەتایبەتی ئێستا گەماری ئابووری لەسەر جۆرێک لە گۆشەگیری لە ناوچەکە دروست بووە یعنی ئێمە چۆن بزانین ئەم سیاسەتە فعلەن سیاسەتی فەرمی ئێرانە بەرامبەر بە کورد دار من ئەگەڕێمەوە سەرەتای قسەکان لێ دەوڵەتێکی وەکو ئێران دەوڵەتێکی دامەزراوەیە دەوڵەتێکی دەستوریە یاساییە سیاسیە یعنی هیچ هەنگاوێک بەبێ دراسەکردنی پێشوەختە نانێت هەموو هەنگاوێک کە عینێت دراسەیەکی پێشوەختەی هەیە و ئایندی خۆی لێ دیارە بۆیە ناکرێ بڵێن ئەمە هەڵوەستی ڕسمی نییە خۆ ئەگەر دانانی ئاڵاکە ژۆکۆ هەندێک لە میدیاکان ئەکەنیان پاشگەزبوونەوەی پێوە دیار بێم بەڵام خۆ بانگێژنامەکە ڕسمیە کەس ناتوانێت ئینکاری لەوە بکە ئەگەر لەسەر دەوڵەتی تەماشا بکەین ئێران ملزەم نییە بەوەی سەرۆکی هەرێم بانگێشت بکە ئەو بانگێشتە ئەو بەشداری پێکردنی سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمانی کوردستان کە دانپێنانە بە موسسەی تەشریعی تۆیە بانگێشتی ئەکا و دواتر دیداری تایبەت ڕێکخستنی دیداری تایبەت و گفتوگۆکردن خۆ ئەمەیان ڕسمیە خۆ ئەمەیان ئەچێتە چوارچێوەی مجاملاتێکی سیاسی ڕسمیەوانێت لەسەر ئاستی دەوڵەتێک لەگەڵ هەرێمێک دوجار هەرچیش بێ هەر باشە ینی بۆ ئێمە بە نەتیجە بۆ ئێمە لە هەموو حاڵەتەکان هەرێمی کوردستان قۆناغێکی گەورەی بڕێوە لەگەڵ دەوڵەتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران و لە ئایندەیەکی سیاسیەکە ئەو پرۆسەی سیاسی لە ئێرانە کرانەوەی بە دنیای دەرەوەیە ئەبینین وردە گۆڕان بابەتی نوێت ئەهێنێتە ئاراوە پێمان وایە پێگەی کورد لەم سیاسەتی نوێی ئێرانە پێگەیەکی بەهێز و بەرچاو باشە ئەگەر بتوانین بە هەردوو لامان هاوسەنگەکە بپارێزین و کوردیش وەکو خۆی لە ناو ماڵی خۆی ڕێکخستنێکی باشی هەبێ بتوانێت ئەم سیاسەتە مستەفید بێ سوودی لێوەربیر بۆ بەرژەوەندی گشتی کەواتە هەرێم سەرکردایەتی کورد دامەزراوە فەرمیەکان ئێمە چۆن دەتوانێت وەبەرهێنە لەم سیاسەتەدا بکە بۆیە بۆنە بە سوود و قازانجی پێگە سیاسی و جیۆسیاسەکەی خۆی بیشکێنێتەوە ئەمە لەکوێوە دەکرێت تانیا خان هەمیشە مەگەر بمانەوێت سوود لە سیاسەتی دەوڵەتێک تەنانەت
مؤسسەیەکی گەورەش ببینین وەکو کورد هەنگاوی یەکەم پێویستمان بە ڕێکخستنەوەی نێوماڵی کوردی هەیە لە یەکدەنگی کۆدەنگی و دروستکردنی خیتابێکی سیاسی هەمەلایەنی نیشتیمانیانە هەیە کە کار لەسەر دروستکردنەوەی نیشتیمان کە نیشتیمان سازی بکات بەرژەوەندیەکانی نیشتیمان لەسەر و بەرژەوەندی حیزب و تاک و هەموو ئەوانەی ترەوە بێت تا بتوانین ئەم سیاسەتانە ئەگەر بۆ نمونە لەگەڵ دەوڵەتێکایە ئەگەر لەگەڵ هەرێمێکی ترایە لەگەڵ یعنی هەر مؤسسەیەکا بێت کە بتوانرێ ئێمە سوودی لێ ببینین لە پێناوی هەرێمی کوردستانە ئەما پێویستە هەنگاوی یەکەم بێ هەنگاوەکانی تر دواتر بەپی تایبەتمەندی دەسەڵاتەکان پێویستە ئەوان کاری لەسەر بکەن بۆ نمونە لە پەرلەمانی کوردستان بتوانن کار لەسەرەوە بکەن بە تایبەتیش ئەکە قورسەکە بەڕای من لەسەر دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمە بە کۆی دامەزراوەکە و لە ناویشیە شخصی سەرۆکی هەرێم کاریگەریکی تەواوی هەیە ئەگەر پشتیوانی هەبێت لە ناو خۆیان ئەوی پشتیوانیەکە چۆن دروست ئەبێ بەڕای من بە کۆی لایەنە سیاسیەکان ئەگەر وازە بەرژەوەندی تایبەتەکان بەرژەوەندی شخصیەکان بینین ئەو بەرژەوەندیە ببینین کە هەرێمی کوردستانە پشتیوانی ئەو سیاسەتە بکەین ئەتوانین سەر زۆر جاگەلەی دەکرێت بۆ نمونە هەندێک لەم پەیوەندیانە لەگەڵ دنیای دەرەوە یعنی بە حیزبی کراوە بۆ نمونە لەسەر ئاستی شخص و حیزب کار بۆ برەودانی پەیوەندیەکان کراوە یعنی لە زانستی سیاسیدا هەڵەیە بۆ نمونە ئەگەر ئەم پەیوەندیانە بچوو بکرێتەوە بۆ سەر ئاستی حیزب یاخود شخص کەسایەتی خۆ دوازار هەرچی بە دەچێتە قاڵبی بەرژەوەندیەکانی پێگەی هەرێم لەگەڵ ئەم وڵاتانە یعنی ئەمە دەکرێت وەکو عیبێکی سیاسی گەورە تەماشا بکرێت ئەگەر ئەم دروستکردنی ئەم پەیوەندیانە چ لەسەر ئاستی تاکە حیزبێکە یان مؤسسەی دەوڵەتە نەخرێتە بەرژەوەندی شخصیەوە پێم وایە زۆر ئاساییە لەو کاتەوە نائاسایی نییە خەتەر دروست ئەکا کە ئەم پەیوەندیە لە ئاستی لە بەرژەوەندی تایبەت بەکار بێ گومان لەوەیە نییە کاتێک شخصێک ئەگەر لە پێگەیەکی شابێ پێگەکەی قابلی دروستکردنی پەیوەندیەکە بێ بەڵام ئەو شخصە خۆی نەتوانێت پەیوەندیەکە بەڕێوە بەرێ بەدوادە بە زەرەر بۆ ئێمە کۆتاییە چونکە ئەبێ ئەو شخصەشکە لەو پێگەیە بتوانێت سیاست و ئیدارەی ئەم جۆرە لە پەیوەندیانە بە لەبەر ئەوە پێم وایە ئەمانە تەواوکاری یەکەن ناکرێت یعنی ئێمە بڵێن حیزبێکی سیاسی گەورە کە خاوەنی کۆمەڵی کورسیە لە کوردستان تاریخێکە هەموو ئەمانەی هەیە کە ئەمە بڵێن بەرگەوەندێکی بەقووەتە بۆ بەهێزبوونی ئەو کادیرێکە لەوێ ئەتوانێت تەرجەمەی سیاسەتەکان بکە بڵێن ئەبێت ئەم حیزبە نەبێت ئەمانە نقطەی بەهێز ئەبن ئەگەر لەویا کۆتایی پێێنم ئەگەر ئەو جۆرە لە پەیوەندیە ئەو سیاسەتە لە بەرژەوەندی گشتیە کۆتایی بێت ئەمە خاڵی بەهێزن بەڵام بە پێچەوانەکەی بێگومان ئێمە زەرمەند کۆی خەڵکی کوردستانەوە بە دەرەجەیەکی مش بەڕای من خۆی و حیزبەکەیەتی ئەوەی تا ئێستا کراوە لەم پەیوەندیانە یعنی تۆ بۆ خۆدوک و چاودێرێکی سیاسی لێ ڕازیت ینی لە ئاستمحی ئێوەدا بۆ وەکو چاودێرانی سیاسی توانیوێتی پێگەی لێم لە ئاستێک باتە ئاستێکی باشتر ئەگەر وەکو دامەزراوەیەکی دەستوری تەماشای پێگەی هەرێمی کوردستان بکەین دای بماڵین لەو بابەتە تاریخیانێکی ئێمە وەکو نەتەوە هەمانە باشە وەکو ئام ینی چۆن لە ئەنزیمەی سیاسی دنیاە هەیە پێم وایە قۆناغی زۆر باشمان بڕیوە ئەو قۆناغێکە کە لە ئاسی تمۆحمان جاریوات تێشمان پەڕاندووە ینی توانراوە هەنگاوی زۆر باش بنرێ چونکە لە دنیای دەستوری یاساییە هەرێم لەگەڵ دەوڵەتە تەعامل ناکات دەوڵەت لەگەڵ دەوڵەتە تەعامل ئەکات ئەمەی ئێمە تێمان پەڕاندووە چۆن لە ساڵی 91 تا 2003 یەکەیەکی کارگەڕی حکوومەتێکی کارگەڕی دیفاکتۆمان هەبوو ئەمری واقع ئێمە ئەمڕۆ کرێ بڵین هەرێمێکی یاسایی و سیاسی دیفاکتۆمان دروست کردووە لە عێراقا وڵاتانی ئیقلیمی بەڵێ ئێمە ئەمڕۆ بووین بە هەرێمێکی دیفاکتۆ هەرێمێکی بە ئەمری واقع معاملەمان لەگەڵ ئەکرێن نەگوەکو ئەوەی کە هین لە دەستورا و معادلەیەکە لە دەستورا هەیە بۆیە ئەمەی کە باسم کردم ئەگەر ئێمە دایب ماڵین لەو بابەتە مێژوونەتەوەی کە هەمانە هەموو بابەتە مێژوونەتەوەی کە هەمانە ئەمانە دافع بوون لە ئێستا لە کوردستان وڵاتانی ئیقلیمی نێودەوڵەتی ئەوروپایی ئاسیایی ئەم شایەتی بۆ پێگەی هەرێم دەدەن گومانم نییە لەوەی ئەگەر هەمووشیان نەبێ بە نمونە تۆ هەسەری هەڵوێستی فەڕەنساکەی کە لە کۆشکی ئێلێزێ پێشوازی بۆ چەند جاری یان جارێک چەند جارێ لە پرس کۆنفرانسەکانە بینین ئەو پەیوەندی هاوڕێتی ینی جۆرێک لە هاوڕێتی ینی ئەگەرمە لەسەر زمانی جەستە و ئەوانە تەماشا بکەین جۆرێک لە بەریەکەوتێن ینی هەستەکەی وەکو دۆستێکی نزیک تەماشای هەرێمی کوردستانەکە وەلامان کاتە بەریتانیا ینی هەندێک لە دەوڵەتانی تر ئەمانە هەنگاوی باشن ئەبینین کە دەوڵەتانی ئەوروپا دەوڵەتانی دەوڵەتی و تورکیا هەندێک جار ئەوەکەم ئێرە ئەمانە هەنگاوی باشن ینی ئەم ئومێدێکی تایە بۆ ئێمە
ئەکرێ بڵێن ئەوان بە چاوێکی گەورەتر لەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان تەماشاکەن ئەگەر ئێمە بمانەوێت دووبارە ئێڵێمەوە لەناو خۆمانە یەک ڕیز بین و بتوانین ئەم گەورەترە بە گەورە دیسان ئێمە گەورەی کەینەوە ئەو حجمە پیشان بینەوەیە هەرێمی کوردستان بۆتە هەرێمێکی دیفاکتۆ لە ناوچەکەیە کەواتە گۆڕینی سیاسەتی ئێستا ئێران بەرامبەر بە پێگەی هەرێم هیچ پەیوەندێکی بەم عادەلە نێودەوڵەتیەوە هەیە بەتایبەت ئێستا کە لەسەر ئاستی دنیا بەرامبەر بە هەرێم ڕوو دەدات یعنی ئەمە وای کرد بۆ مەجۆرێک لە خۆ پێداچوونەوەی ئێران هەبێ بە سیاسەتەکانی بەرامبەر بەم ناوچە جوگرافیە وەکو ئیشارەتم پێ ئێران هیچ هەنگاوێک بە دیراسەکردن نانێت ئەم گۆڕانکاریانەی کە لە سیاسەتی ئەوروپا و ئەمریکا و نێودەوڵەتی هەیە بەرامبەر بە پێگەی هەرێمی کوردستان ئەو بەرامبەر خودی ئێران خۆشی ئەمە کاریگەری هەیە لەسەر سیاسەتی دەرەوەی ئێران خۆی بۆیە ئێران کاتێ مڕاجعی سیاسەتی دەرەوەی خۆی ئەکات و لە کابینەی نوێ و هەڵبژاردننی سەر کۆمارێکی نوێیە ناکرێت هەرێمێکە لە ناوچەکەی هەیە سنوورێکی جوگرافی باشی هەیە لەگەڵیا لە هەمان کاتە سیاسەتێکی ئابووری هەیە لەگەڵیا ینی تەنها پەیوەندی ئێمە لەگەڵ ئێرانە ئەوە نییە بڵم بە سنوورە جوگرافیەکە هەم مەسەلەی خاکە ئاوا مەسەلەی تەنها زۆر جار سیاسەتی کۆمەڵاتیشی دەکەوتەوە بەشە کۆمەڵات بە حکمی هاوسنووری بە حکمی هاوسنووری ئەمە و لە هەمان کات ئەو خوێندنەوەیە خوێندنەوە قورسایی سەنگی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەو نادیدە بگری ئەو نەیخوێنێتەوە ئەو تەهمیشی بکات لە سیاسەتی خۆیان ئەمە بەخراب لەسەر سیاسەتی خۆی ئومێد هەیە ئێران مراجعێکی باشی بە سیاسەتی خۆیان ئەم لێک نزیک بوونەوەی ئێران لە هەرێم تاکوی ئاسایی بۆ نمونە هەرێم تاکوێ دەتوانێت لەگەڵ سیاسەتی ئێران بڕوە ئەمە ناکاتە ئەوەی کە بۆ نمونە وڵاتێکی ئەوروپای بەتایبەتی ئێستا ئەمریکا بمان و نەمانەیە هەرێمی کوردستان بە نوێنەری خۆی لە ناوچەکە دەزانێت ئەمە نابێتە خۆی ئەوەی کە کوردستان بێتە ململانی بەرژەوەندی نێوان ئەم وڵاتە ئەوەی لە ئێمە زۆر گرنگە ڕاگررتنی باڵانسە هاوسەنگی سیاسیە لە بینی دەوڵەتانی دراوسێ و لە بینی دەوڵەتانی زلهێز ئەمە چۆن نەکرێتانی دەوڵەتی ئەمە سیاسەتێکی حەکیمانەی ئەوێ ئەمە سیاسەتێکی وردی ئەوەیە ئەمە خوێندنەوەیکی ورد و تا ئێستاش بەڕای من تا ئێستاش تا ڕادێ موافق بووین لەمەیان ئەگەر قوڵتر بێتەوە بابەتەکانی پێویستمان بە دراسی باشتر هەیە پێویستمان بە سیاسەتێکی نەرمتر هەیە چونکە ئێمە لەگەڵ ئێرانە دراوسێن و مێژووی دوور درێژشمان هەیە بە تایبەتی لە شۆڕشی نوێیە و داڵدەدانی پێشمەرگە و پشتیوانی ئەم ڕۆڵ لە ڕوخانی ڕژێمە ناکرێت ئێمە ینی ڕۆڵی ئێرانیش لەبەر چاو نەگرین و هەمان کاتیشا دەوڵەتێکی زلهێزی و ئەمریکاکە لەسەر کۆی عالەم ئێستا هەژمونێکی تەواوی هەیە لەگەڵ ئێمەشە بە هەمان شێوە جا هەرێمی کوردستان ئەگەر بێ موفق بێ لەمە پێویستی بە هاوسەنگی زیاتر هەیە پێویستی بە ڕێکخستنەوەی خۆی هەیە پێویستی بە تەوازنی سیاسەتی ئابووری هەیە لە بینی هەردوو لایەنە مەسلحەتەکانیان چکە ئەوان بێ بەرژەوەندی دواتر جار کار ناکەن چۆن بتوانێت هاوسەنگی ڕاگرێت لە بینی بەرژەوەندی ئەوانە لە ناو خۆی هەرێمی کوردستان تا ئێمە نەبینە ساحەی یەکلایکردنەوەی کێشەکانی ئەوان یعنی هەرێمی کوردستان نەبێتە چەقی ململانەی ئەوان و نەبێتە ساحەی یەکلایکردنەوەی کێشەکانی چکە کێشەی ئەوان گەورەترە لە کێشەی ئێمە گەورەترە لە تەواجودی هەرێمی کوردستان ڕاگررتنی هاوسەنگیە کارێکی ئاسانە بۆ نمونە هەرێم دەبێت لە باشترین حاڵەتدا چی بکات یعنی بۆ نمونە ئێستا مانوێنەمانەوە ینی پەیوەندی وڵاتانە لەسەر ئاساسی بەرژەوەندی لەگەڵ هەرێمدا ینی هەرێم توانیوێتی جۆرێک لە جۆرەکان ئەم هاوسەنگی ڕابگرێ و ئەم هاوسەنگی ڕانەگرتنە کاردانەوەی نەرێنی چی دەبێت لەسەر پێگە و نفوزی هەرێم وەکو کیانێکی نەتەوەی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی هەرێمێکە هەمیشە ئەگەر هەر کاتێ زیانی پێگەیشت بێت تاک بە تاکمان گەشتۆتە ماڵەکانمان تاک بە تاکمان بۆیە ئەگەر بمانەوێت ئەم باڵانسا ڕابگیرە لە سیاسەتە با بڕوای من لە تاک بە تاکی ئەم کۆمەلگایە بەرپرسیارەتێکەوێتە سەرشان بە هەرێکە و بە دەرەجەی خۆی و بە دەرەجەی بە پێی ئەو پیۆری بەشداری هەیە لە حکومەت ینی بۆیە ئەمە بگوێزە بۆ حزابە سیاسیەکان ینی بۆ نمونە منۆکۆ حیزبی سۆسیالیست ناکرێت خۆم لەو بەرپرسیارەتە بدزمەوە حیزبێکی تر وەکو پارتی دموکراتی کوردستان بە حەجمی خۆی یەکێتی نیشتیمانی هەمان شێوە و یەکگرتووی ئیسلامی یعنی هەموو لایەنە سیاسیەکان ئەم بەرپرسیارەتە بەرپرسیارەتی تەزامنیە یعنی تەنها کەسێک ناتوانێت بەڵام کەسێک ئەتوانێت تەمسیلی بکە ئەم ڕوویایە بۆتە وەرەقێکی هاوبەش تا ئێستا بەداخەوە بەڕای من نەتوانراوە ئەوەی کە پێویست بۆ هەنگاونراوە لە لایەنی بڵین سەرۆکاتی هەرێمیان هەندێک جار لایەنە سیاسیەکان هەرێکێک وەرمونای وەکو حیزبی سۆسیالیست پەیوەندێکمان هەیە لەگەڵ دەوڵەتێکی وەکو ئێرانە و لەسەر ئەساسی کۆکردنی بەرژەوەندێکی شتێکان نەک ئەساسێکی شخصی حیزبەکانی تری بە هەمان شێوە بەڵام ئەمەمە چۆن کۆکەینەوە
ئەمە چۆن کۆکەینەوە ئۆکێ تەمسیلی بکە لە دامەزراوەکە ینی خۆی ئەساسەوەی کە دامەزراوە سەرۆکاتی هەرێمە بێ بیکە بەڵام ئایا ئەوە بووە یان ئێمە پێشووتر وەکو جەنابی سکرتێری گشتی حیزبی سۆسیالیست ئیشارەتی پێیا چەند جارێکە ئەمە پێویستمان بە ئەنجومەنێکی باڵای سیاسی یان مەرجەعێکی سیاسی هەیە چکەمانە بابەتی سیاسی هەم گرنگە هەم نەتەوەیە چارەنووسسازە پەیوەندیکی ئەوە ڕەنگە ئێمە ئەم جارش ئەزمونونەکەمان بخێنەوە ژێر پرسیارەوە ئەم جارە کۆمەڵەشت هەیە لە دەستی بین ئاسان نەتوانین ئەم کیانەی هەمانە لە لەژێر ڕەشایە ناکرێمانە خۆمانی لێ بدزینەوە چونکە لەگەڵ دەوڵەتێکی وەکو عێراقا هەستەکەین بابەتانێکی ئێمە پێشتر لەسەری ڕێکەوتەوەین عێراقێکی فێدراڵی دیموکراتی تەوافقی مەسەلەی تەوافق لەژێر پرسیارە ئێمە بەرەو حکومی زۆرینەوە کەمی ناڕۆین بەرەو حکومی زۆرینەوە کەمی پەیوەندی باشی ئێمە لەگەڵ ئێران دەکات ئەوەی کە بۆ نمونە هەڵوێستی عێراقی بەرامبەر بە ئێمە لە بابەتی بودجە موچە خاڵە سنوورەکان پێشمەرگا ئەوەی کە لە فۆرمە عامەکە پەیوەندی بە نێوان هەرێم و بەغداوە هەیە جۆرە لە گۆڕانکاری تێدا بێت خۆی قسێکی هەبوو تا ئێستا بڵێن ئەگەر بەجددیش قسەی لەسەر نەکرابێ بەڵام پێویستە بەجددی بە نەزەری اعتیبار وەربگیرە لە پێش حکوومەتی عێراق و حکوومەتی فیدراڵی عێراق ئەو حکوومەتە سێبەرە هەیە کە ئێران ئاراستەیەکات کەسمان ناتوانانی لەوە ئەنکەن چکە هەر کاتی ئێران ویستێتی شیعەکە باڵی بەهێزە لە عێراقا بێجوڵە نەکردوێتی ویستێتی چۆن سیاست بکە لە عێراقا کردوێتی بۆیە ئێمە ئەگەر بمانەوێ لەگەڵ عێراقیش مۆفق بین لە سیاستان ناکرێت سیاستی ئێران و پەیوەندەکانمان لەگەڵ ئێرانە بەکەم وەربگرین ئەم هەژمونە ئێران بۆ ئێستاش ڕاستە لە عێراقدا گومان نییە لەوەی کە چونکم باس دەکرا بۆ نمونە لە ئێستا جۆرێک لە پەیوەندەکانی عێراق و ئێران بەراورد بە ڕابردوو جۆرێک لە پاشەکشی پێوە دێرە بەتایبەت لە دوای هەژمونی زیاتری ئەمریکا لە عێراقدا يعني جورك لا دوركوتنو إيران نابين لا جورك شقامي عراقي إيران الشخصي يعني جقلوا إيران بخل لقلد أمريكايا جورك لكلانه وسياسة يعني أبين جورك لمرونتها التصور أكيد بقنا الركوتين يعني هون والله من لدجايتي كردن باشترا وأجر نشكون الركوتين كي تواو كونكريتي بخوان والله هسه كي تسترديق لدجايتي كردن يكتريا هيا وأما تأثيري هي لسر عراق ولا سر شقامي عراقي شقامي عراقيش سركرداتي سياسي عراقي إيجونا سركرداتي سياسي عراقي زورينا أما أوزاني كشيعة كان لجر سلطي إيران لبرناكري بلين أما كإستاها يا سردية كيان أو تأثيراتي كي تواوينا ما من براي خوام هم كاتي إيران تواني بتي لقال دولتي فيدرالي عراق لقال حكومتي فيدرالية تأثيري زوري هبه حل داناني سركومار داناني وزير كان داناني اللي قدرت شوني كانديدا كان شو أما الشقامي عراقي خوي اعترافي بيه كسر كداتي سياسي عراقي اعترافي بيه وإيمش أي بينين والنتيجة كش ديارة برشامان بويا دنيام أجر إيما بتواني سياستي كي سركوتو بالانس هاو صنق من هبيت لقال دولة دراسة كان من بقيشتي وبدولة كي إيران يجي حالاتي كي آوايا كراساني كي باش أكين بورك وتن من بو دستبر كردني ما فكاني قال لي كورد لشوارتي والدولة تقبلنا عراق. ثاني هاشتاج جاكي سرنج بوبون منا يعني جرينجداني أولاتنا بإيميل أسر أساسي برجوندية يعني بيجي جيوسياسي هريم باي أو كإيم بتوانين يعني بين با زامني براسني برجوندي ولاتان ياخذ أو بيمدك إستال نيوان ولاتاني هريم ولاتي هريم ولاتاني درو دبينديت لسر شي بالمعركة زيادة البرنامج السياسية أبورية سربازية كاميانة. خوي أجر دقت بين همش السياسة خوي وابوا برجوندي كوي كردوتو برجوندي لبشتي وهبو هيك شيء خو بخرج للسياسة بنينية بتعبتي لبين دولتها كان بيجي يعني جغرافيا سياسية هرمي كردستان أم بارودو أخير رخصان دوا لبين العراق يعني بابتكي باشا كرستيكي باشا لبردم أو دولتانا كبرجواندي كان يعني تاعو كان هم للرؤى أبورية وهم للرؤى السرماية سروشتي كهمانا لنود لغاز أمانا بازرقاني جورن كيما أتوانين سودي اللي ببيني لقل دراسة كان معنا بتوانين بيجي سياسي واقتصادي خوش ماني بيبقى قواتكين توان جاجر برجوانديان هي وبيك مسألة سربازي مسألة أو كأما بابتي جرينج اللي دهات ويتبيشانه باي هند هي كدولة يوكو إيران يعني دولة كاني تريش بابلين يا أمريكا أنا باي أو عندما هي كبيخين خدمتي سياساتي هري بكردستان بقد أويك بيشتشي ولاتاني درو ما كردو بقد أو إمور ما كردو يعني لسر أساسي برجوندي كان بون منا حتما ملاتانا كدين لسر أساسي برجوندي أمنا وشيا لبرانبر أما دائما تواني من بنتيجة كي باش يعني برانبر بن برجوندي صدوق قازان شكمان بيشكلينوا مرة توزع جواز تربي لو كما بيوم من قش بينانا تربم يعني
ئەگەر لە ئاستی ئەو تموحان نەبێت کە ئێمە وەکو خەڵکی کوردستانی وەکو ئەحزابی سیاسی کە قوربانیمان ناوە هەوڵمان ناوە خۆی لە دنیا شاهر واوە ینی هیچ دەوڵەتێ بەبێ خوێن دروست نەبووە هیچ کاتێ هیچ نەتەوەی نەیتوانی و مافی خۆی دەستەبەر بکا بەبێ قوربانیدان ئەمانە ئەگەر ئێمە متەئسیر بین پێی لە ڕووی سۆز و عەتفی نەتەوەی ئەوانە بەڵام خۆی حاڵەتێکی نۆرماڵە لە دنیای هەر واوە کەم دەوڵەت هەیە بەبێ قوربانیدان دروست بووبێ بۆیە من گەشتبینانەتر لەوە تەماشا ئەەکەم پێم وایە بەشێکی بەدەست هاتووە ئەگەر چی لە ناوخۆی کوردستانە لە ڕووی حکومڕانی لە ڕووی دەسەڵاتەکان لە ڕووی ئینتیمای یان لە زۆر ڕوانە ئێمە گریمان هەیە وەکو هەر هاوڵاتێکی تر بۆ منەوە دەستکەوتانە چێتان یاخان کە ئێمە بەدەستمانێناوە ئێمە قسەمان هەیە لەسەر هەموو ئەمانە بەڵام ئەمانەش کەم نین بۆ نمونە هەر بەسیترینی ئەگەر تەماشایکەین ینی بە خێرای تەماشایکی بابەتەکە بکەین ئەو سیاسەتە دروستە یا ئەو خوێندنەوەی کە لەسەر ئاسی نێودوڵەتی و هەرێمی و دراوسێتی بۆ پێگەی هەرێمی کوردستانەکرێ یان هەبوونی موسساتە شەرعیەکان یا هەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە کەم نین بۆ ئێمە بەدەست هاتوون ئێمە قوربانیمان داوە قسەکە لەسەر ئەوە نیە بەڵام کەمی ئەمە لەسەر ئەساسین پەیوەندیانە بووە یعنی ئێعترافکردنە بە پێگەی هەرێم و بە حکومڕانی و بە دامەزراوەکانی بێگومان و جامەلاتی سیاسی و پەیوەندی سیاسیەکانی ئێمە گەشتوەتەوە ئاستی کە ئەوان لەگەڵ هەبوونی بۆ نمونە لەگەڵ وەفدی سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستانە بانگێشتی فۆرمی بۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕۆشتووە لە دانیشتنی تایبەت لەگەڵ سەرۆکی نوێی سەرۆکایەتی کۆماری ئێران سەرۆکی پەرلەمانی کوردستان وجودی هەیە کەواتە تۆ بەدەر لەوەی کە وەکو هەرێمی کوردستان وەکو قواری سیاسی هەرێمی کوردستان دانیە پیانێت کە سەرۆکی هەرێم بانگێشەکە دان بە مؤسسەیەکی شەرعی توانێت کە پەرلەمانی کوردستانە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکات ئەمانە ناکرێت بە کەمی وەربگرین ئەکرێ ئێمە ئیسtisماری سیاسەتی خۆمانی لەسەر بکەین ینی وەبەرهێنانی تیاکەین لەمانەیە پێمان وانە بێ بە چاوی ڕەخنەوە تەماشای هەموو ئەمانە بکەین ڕەخنە لە جی خۆیەتی ئەکرێ بۆ باشترکردنی بارودۆخەکە بێ بەڵام ئەمانەش بەکەم وەربگرین پێمان وا بە هیچ نییە پێمان وا بە ئێران ئەمە بەشێک لە گرێوی سیاسی یان ئێمە لەوانێ پێم وایە لە هەموو حاڵەتەکان ئێمە براوەی وەڵامەکە بەڕوونیگەی ئەو ڕخنانەی کە لەلایەن شەقام و هەڵاتیان و بەشێک هەندێک جار بەداخشەوە چاودێرانی سیاسی دەکەون نێو ئەم هاوکێشەیە ئەم ڕخنانە بەرنامەی زانیاریە کە دەگیرێت لە پەیوەندەکان نێوان هەرێم و وڵاتانی دیکەیە خۆ جۆرێکە لە نەزانی بۆ مەبەست دەکرێت ینی کامیانە خوێندنەوە دروستەکە چیە بۆ ئەمە هەردوو حاڵەتەکە بەڕای من وجودی هەیە بەشێکیان بەشێک بێت لەوەی کە نەبوونی زانیاری دروستە چونکە ئەمەش خەلەلێکە لە دەسەڵاتی سیاسی لە کوردستان بنمونە لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێم ئەمانە نەیانتوانیوە خۆیان کێشەکە بەڕاستی پێم وایە ئەوان پێویستە لێرە مڕاجعەی خۆیان بکەن کە لە ماوەی ڕابردووە زانیاری دروستەکان بگەێنن ئەمە بەشێکی تریشی ئێمە لە ماوەی ڕابردوو بە حکمی ئەو بارودۆخە ئابووریە قورسێکی بەسەر خەڵکی کوردستان هاتووە بە حکمی ئەو هەموو گەندەڵیەکە هەیە گەندەڵێکی دانپێنراوە بەڕای من یانی بۆ نمونەکە باسی یاسای چاکسازی ئەکەین کە یاسای چاکسازی لە پەرلەمانی کوردستان دەرئەچێت کەواتە بە کۆی موسساتەکانی حکوومەت هەرێمی کوردستان دان بەوای ئەنە گەندەڵیم هەیە بۆیە ئەمە چاکسازی بکەم ئەمە بۆ خۆی وای کردووە کە خەڵکی کوردستان خەڵکی ئەوانی کە پێی ئەڵێن شەقامی کوردستان ئاسایی بێکە باز لە گەندەڵی ئەکا و ئینتیماشی کەم بێتەوە چکە باسمان لە بوونی گەندەڵیەکە کرد بەس باسمان لەوە نەکرد چی ئەەکەین لە داهاتوە بە یاسایەک بە دەرچوونی یاسایە کە تایسانی جێبەجێکراوە نیوە جێبەجێ نەکراوە کیفایەت نییە بەوەی کە من ئینتیما بگەڕێنمەوە بۆ تاکی کورد بەرامبەر بەو دەسەڵاتی بەڵام معادلەکەش گۆڕانگی بەسەرا نهاتوە پێ دوانیە ڕوئیاکە جدیە بۆ بنەبڕکردنی گەندەڵی پێم وایە ئیرادە هەیە بەڵام بربەستی داهات گەڕاوەتەوە بۆ حکوومەت لێبڕینی موچە نەماوە جدی هەیە ئیرادەیەکی سیاسی جدی هەیە لە ناو ئەنجومەنی وەزیران و لە ناو ئەحزابەکانیش کە ئەنە پشتیوان بن بە تایبەتی ئەوانەی کە لە ناو حکوومەتی هەرێمان لە ئێستا بە پێ ئەم گۆڕانکاریانەی چەند ڕۆژی ڕابردوشکە لە کوردستان و لە محافەزەی سلێمانی ڕۆیە هەستەکە ئیرادەیەکی جدیتر دروست بووە بۆ پرسی چاکسازی ئەوم چاکسازی تەنها ناکرێت لە وەزیفەی گشتی و لە یەک سێکتەرا ببینینەوە ئەمە سێکتەری ترمان زۆرە کە ڕەنگە کەمترین گەندەڵی لە وەزیفەی گشتیە هەبێ ئەگەر وردیکەینەوە ئەگەر دیراستە بکرێت کە نەتیجەکە ئەوەیە وەزیفەی گشتی سڵتەی تەنفیزیە ئێمە سڵتەکانی ترمانە بە تایبەتی لە سیاسەتی بەڕێوەبردننی نەوت و گاز و ئیدارەدان و داهات و ئەمانەیە کێشەی زۆرمان هەیە ئەگەر چاکسازی لەمانەیە بکرێت تەسەور ئەەکەم وەک دوای پرسیار ناچارێک ینی ئەم پرسیارە بکەم وەکو حزبی سۆسیالیست ئێوە ینی بەپی ئەو حەجمەی کە لە حکومڕانی هەرێمەتانە
توانیتان بابەتی چاکسازی چی بکەن ینی بکەن بچی دەرەنجامێکی ڕوونیانی کەم لە وەزارەتی کە ئێوە دەسەڵاتدارن ئێمە ئەوەی کە بۆی فەخرە شانازیە حزبی سۆسیالیست هەمیشە خۆی بە بەشێک لە چارەسەرزانیوە قەت خۆی نەدزیوەتەوە لەو بابەتانە و پێی وادە بەرپرسیارەتەکە بخاتە سەر لایەنێک و تەنها قسە بکەین تەنها قسەکەرێکی باش بین لە هەمان کاتە ئێمە چارەسەری بابەتەکانیش بەشێکی مەخسوس سەرشانی خۆیان بە حکومێکی ئێمە تەنها یەک وەزارەت بەشدارین لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە دیارە ئاشکراشە ئەو وەزارەتە تاکە وەزارەتە بە تەواوەتی پرۆسەی چاکسازی ئەوەی کە لە یاسای چاکسازیە هەیە ئێستا ئیشی لەسەر ئەکا زۆر قۆناغی بڕیوە بۆ پێوی کە لە کۆمەڵی ئامار و داتا لە بەردەستایە لە ناو وەزارەتی شەهیدان و کاروباری ئەنفالکراوەکانە زۆرێک لەو بابەتانی کە پەیوەندی هەیە بە پرسی موچە و ئیمتیازاتی کە سوکاری سەربەرزی شەهیدان و هەندێک نەعەدالەتی و هەندێک چاکسازی کە پێویست بووە لە وەزارەتەکە بکرێت تەسەورەکەم تا لە سا هەفتاشیەوەی کە بێت کراوە ئەوەشی کە ئەمێنێتەوانە ڕۆن ڕۆژانەشتی زیاتر بچێتە بەردەستیان و پرۆژەکە خۆشی پێویستی بە کاتە کەواتە گەشتبینی بەکوی پرۆسەکە بێگومان گەشتبینی بەڵام پێویستمان بەوەیە کە ئیشی زیاتر بکەین هێشتا لە ئاسی تەموحانێ بەس هێشتا گەشتبین چونکە هەنگاوە نراوە زۆر سپاس بۆ تانیاتایی ئەندامی حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان حتما ئەندامی مەکتەبی سیاسی حزبی سۆسیالیست سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە بە هیوای تەندروستێکی باش و پابەندبوون بە ڕێنمایی تەندروستیەکان هەر شاد بن.